ژنکوژی دیاردەیەکی کۆمەڵایەتی جیهانیە. کەمتا زۆر ئامارە جیهانیەکان و ئامارەکان و راپۆرتەکانی نەتەوە یەکگرتووەکان وا پیشانی ئەدەن کە لە هەموو شوێنێکی جیهان ئەم دیاردەی ژنکوشتن هەیە، بەڵام لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر جیاوازی هەیە لە ڕێژەکەیە. لە هەموو حاڵەتەکاندا لە هەر شوێنێک بێ هۆکارە سەرەکیەکەی پیاوسالاری و سیرکردنی ژنە بە مڵکی پیاو، واتە مڵکایەتیکردنی ژن لەلایەن پیاوە. ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی فێمیسایت، ژنکوشتن. لە کۆمەڵە دواکەوتوەکانە ڕاستەوخۆ ئەو کوشتنە لە کۆمەڵ لە باوک سالاریە خۆی ئەبینێتەوە لەوەی کە ئەو ژنە مڵکی خۆی نییە و بە ناوی ئەوەی کە ئەو شەرەفی پیاوە و پیاویش هەڵەسێ بۆ ئەو کوشتنە ئەنجامەیە. کەلتور، عەشرەت، خێڵ ئەو مافەی بە پیاو داوە، خاوەنی ئەو ژنە خۆی نییە و پیاوە. و ئێمە ئەگەر سەیری مێژووی کوردستان بکەین، کورد لەلایەن داگیرکەرانەوە داگیر کراوە، لەگەڵ داگیرکردنەکەشیا پارچە پارچە کراوە و هەر پارچەیەکیشی بکێنراوە بە نەتەوەیەکەوە. لەبەرەوە لە هەموو پارچەکانیشا کورد کەمایەتی و پلەدوو بووە و ژێردەستە و چەساوە بووە. دیارە لە کۆمەلگای ئاوا بۆ شێوەیەدا ژنیش هەر دوو جار ئەچەسێنرێتەوە، جارێکیان وەکو ئەوەی کە مڵکی پیاوە، جارێکیشان وەکو ئەوەی کە هەموو میلەتەکە و هەموو خاکەکەی داگیرکراوە و ژێردەستە کراوە. ژنانی کورد نەک تەنیا لە ئەنجامی سیاسەتی هێزە داگیرکەرەکانی کوردستان، بەڵکو لە ناوخۆشدا لە ئەنجامی سیستەمی دەسەڵاتداری، نەریتی خێزان و عەشیرەت و بەکارهێنانی ئاین بە شێوەیەکی خراپ ڕوبەڕووی کۆمەڵکوژی دەبنەوە. ئەمە لە حاڵێکدایە کە لە ناو خودی کۆمەڵگای کوردیش ژنان لە دەرەوەی بڕیاردان بەجێهێشتون. هەروەها پارچەبوونی کۆمەڵگا کە بەشێک لە پارتە سیاسیەکان بەداخەوە پێشێنگایەتی بۆ ئەکەن هێزی ژنان پارچە دەکات. کێشەی سەرەکی ژنانی کورد لە ڕۆژی ئەمڕۆمان پارچەبوونە. وێرای ئەو زوڵمەی لە دوو لایەنەوە ژنانی کورد ڕوبەڕووی بوونەتەوە، هێشتا ژنان هەر ئومێدیان بە ئازادی نەشکاوە. مەبەست لە هێرش و توندوتیژی لە بەرامبەر ژنان پیادەکردنی بیری کۆنەپەرستی و پیاوسالاریە بۆ ئەوەی ژن بتوانێت بەرگری لە خۆی بکات و خۆی بپارێزیت و گۆڕانکاری بینیتە ئاراوە. دەبێت سوکایەتی و دەسەڵاتی پیاوسالاری قبول نەکات و پارێزگاری لە جەوهەری خۆی بکات و بەهاکانی بپارێزێت. بۆ وەڵامدانەوەی هەموو ئەو سوکایەتی و توندوتیژیەی بەرامبەر ژنان دەکرێت و بۆ ئەوەی وەکو ئێرادەیەکی سربەخۆ بناسرێت، پێویستە ژن خەبات و تێکۆشانی یاسایی و کۆمەڵایەتی و سیاسی بەرز بکاتەوە. ژنی کورد لە مێژووی ملەتەکەماندا ڕۆڵێکی گەورە و مەزنی بووە و دەبێتیش، و ئەمڕۆژش لەم بارەدۆخەدا ئەتوانێت وەڵام بداتەوە، چ بەرامبەر پیاوسالاری و چ بەرامبەر بە نەعەداڵەتی و بێمافی. چونکە ئەمڕۆژ ژنی کورد هێزێکی بنەڕەتی ڕێکخراوە و بە هوشیاری پێشەنگایەتی کۆمەڵگا و بزوتنەوەی خەباتی ڕزگاری کوردستان دەکات. بەرخودانی ژنانی کورد لە پێناو ئازادیدا سەرنجی ژنانی تەواوی دنیای ڕاکێشاوە. ئیدی ژنی کورد لە ڕۆژی ئەمڕۆمان بووتە پێشەنگ و هیوا بوو هەموو مرۆڤایەتی. پێویستە هێزە سیاسیەکان یان هێزە سیاسیە کوردیەکان ئەم قۆناغەی کە ژنان پێگەشتون ببینن و سەر لە نوێ بە خۆیاندا بچنەوە، چونکە ئێمەی ژنان دەڵێن ئیدی لە کوردستان کاتی ژنی ئازادە.